لە هەڵەبجەی خۆشەویستەوە هەواڵێکمان هەیە ئەویش یەکێک لە وەرکشۆپەکانە کە بە خۆشحاڵیەوە بۆ کۆمەڵێک گەنجی ئەو شارە بە ئەنجام گەیەنراوە و دواتریش بە خۆشحاڵترەوە کە توانراوە بەشێک لە کارەکان یاخود بڵین دەرەنجامی وەرکشۆپەکە کە وەرکشۆپێکی تایبەت بە بواری شێوەکاری واروە هونەریە توانراوە دەرەنجامەکەی پێشانگایەکی شێوەکاری بێت بۆ 13 لەو بەهرەمەندانەی کە لەنێو وەرکشۆپەکەیە توانیوانە بەشدار بن و دواتر کارەکانیشان لەنێو پێشانگایەکی شێوەکاریە نمایش بکرێ و کەسانێکی زۆریش بن بینەربن. بەڕێوەبەرەتی گشتی ڕۆشنبیری و هونەری هەڵەبجە لە چالاکێکی هاوبەشدا و بە ئامانجی زیاتر بەرەو پێشبردنی ئاستی کارکردنی لاوانی هونەرمەندی هەڵەبجە لە چوارچەوەی پەیوەندیەکانی هەرێمی کوردستان فەڕەنسا و ئەنستیتیوتی فەڕەنسی بە هاوکاری ڤێم فاوندیشن گەلەری ئارتفرۆش پرۆژێکی هاوبەشی هونەریان لە هۆڵی بەڕێوەبەرەتی ڕۆشنبیری هەڵەبجە بە ئەنجام گەیاند. پرۆژەکە بریتی بوو لە 3 ڕۆژ وەرکشۆپی هونەری تێدا گەنجان بە نوێترین هونەری مۆدرنی کارکردن شێوەکاری نوێترین هونەری مۆدرنی کارکردنی شێوەکاری ئاشناکران کە هەوڵێک بوو بۆ دەرخستنی لاوان لە ڕەنگە تاریکەکان و ڕاهێنانیان بە تێکەڵکردنی ڕەنگەکان. لە کۆتایی وەرکشۆپەکەشدا پێشانگایەک بە نمایشکردنی 13 تابلۆ بە بەشداری 13 لاو کرایەوە بە ئامادەبوونی ژمارەیەکی زۆر بەرپرسانی ئیداری و هونەرمەندان ئەم چالاکیە بەڕێوەچوو. بەسپاسەوە نوێنەراتی قوسڵەی فەڕەنسا بەشی هونەریان لەگەڵ ڤیم فاوندیشن و بەڕێوەبەرەتی گشتی ڕۆشنبیری و هونەری هەڵەبجە بەشی شێوەکاری پرۆژێکیان ئەنجامدا. پرۆژەکە بریتی بوو لە خولێک بۆ کۆمەڵێک شێوەکاری لاو کە بەرەو دنیا هونەر هەنگاو ئەنێن. لە دەورەکەیە ئەوان پێوترا چۆن هەنگاونان لە شێوە کلاسیکەکەەوە بۆ دنیای مۆدێرن بۆ دنیای کۆت هەنگاو بنێن. ئیسفادێکی زۆر باشیان کرد و ئەمڕۆ بەرهەمەکانیمان بە چاوی خۆمان بینی. بۆ خۆتان نەزانن لە پاش کیمیابارانی هەڵەبجە جۆرێک لە ڕەنگی ماتەمینی تەنانە بە شاری هەڵەبجەوە دیارە. ئەمڕۆ ئەوان بە ڕەنگە جوانەکان توانیان هەڵەبجە ڕەنگینتر بکەن جوانتر بکەن و ئێمە پاڵپشتی و پشتیوانیان ئەبین لە ئاینداوە کاری پێکۆیمانە بێت لەگەڵ بەشی کولتوری نوێنەراتی قوسڵەی فەڕەنسا و ڤیم فاوندیشن. ئێمە لە ناو دامەزراوەی بم پلتفۆرمی ئارتفرۆشمانەیە کە تایبەتمەندە بە هونەرمەندانی شێوەکاری عێراقەوە بۆیە بە باشمانزانی کە ئێمە ئەم هاوکاری ئینستیتوتی فەڕەنسی بکەین بە خۆشحاڵیەوە چالاکێکی زۆر باش و جوانیان دروست کردووە بۆ گەنجانی هەڵەبجە. ئەویش ڕێکخستنی وەرکشۆپێکی 3 ڕۆژی بۆ گۆڕین تێڕوانینیان لە هونەرێکی کلاسیکەوە بۆ ئەوەی کە بتوانن بە شێوازێکی جیاواز لە هونەرەکەی خۆیان گوزارش لە کارە هونەریەکانیان و ئەو هەست و سۆزە بکەن کە هەستی پێەکەن. بۆیە بە خۆشحاڵیەوە ئێمە وەکو دامەزراوەی بوومە پرۆژەی ئارتفرۆش هاوکاری هەر گەنجێک ئەبین کە بێوێت بەشداری پلتفۆرمەکەمان بکات و ئێمە بە خۆشحاڵیەوە کارەکانیان بۆ بڵاو ئەکەینەوە لە ڕێگەی سوشیال میدیاکانمانەوە و هەروەها لە ڕێگەی وەبسایتی ئارتفرۆشەوە و ئێمە گەلەریەکمان هەیە بە ناوی گەلەری ئارتفرۆش لە ناو دامەزراوەی بم. هەر کەسێک هەر هونەرمەندێک لە ناو شاری هەڵەبجە پێی خۆش بێت کە پەیوەندیمان پێوە بکات بە خۆشحاڵیەوە ئێمە کارەکانی لێ وەرئەگرین بێجگە ئەوەی کە لە ناو وەبسایت و پلتفۆرمەکانمانە بڵاوی ئەکەینەوە. بە هەمان شێوە ئێمە لە ناو گەلەریەکەی خۆمان لە گەلەری ئارتفرۆش لە سلێمانی ئەتوانین کارەکانی بۆ دابنین بێجگە ئەوەی کە ئێمە کاری نیشاندانی کارەکانیان بۆ ئەکەین هەم بە دیجیتاڵی و لە لایکرۆ لە ڕێگەی گەلەریەکەوە ئێمە کاری فرۆشتنی کارە هونەریەکانیان بۆ ئەکەین ئەویش بە هەمان شێوە بە شێوازی دیجیتاڵی و لە شێوازی پێشانگاکانمانە.